بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد الصادق الوعد الأمين. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم علمنا بما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما، وأرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه، واجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه، وأدخلنا برحمتك في عبادك الصالحين. بینەران بیسەرانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لەسەر هەموو لایەک بێت. زۆر خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کەوا خوای پەروەردگار جارێکتر دەرفەتی پێداین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی موسڵمان ناسیدا بە خزمەتی ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. خۆشەویستان و بەڕێزان، لە ئەڵقەی ئەمڕۆماندا بە پشتیوانی خوای پەروەردگار صفاتێکی تر لە صفاتە گرنگەکانی مسلمان کە پێویستە مرۆڤی مسلمان خۆی پێبڕازێنێتەوە و پێوە ڕازاوە بێتن بریتیە لە هەستکردن بە بەرپرسیارەتی، واتە الشعور بالمەسئولیە. خۆشەویستان، چونکە مرۆڤی مسلمان مرۆڤێکی بەبەزەییە، مرۆڤێکە وەکو دەڵێن سۆز و هەست و بەزەیی زۆرە، دڵ نەرمە، دڵ ناسکە، یعنی کەسێکی خاوەن وجدانە، کەسێکی دڵ نەرم و دڵ ناسکە. یعنی کاتێک دەبینی بۆ نمونە مرۆڤی مسلمان بە ڕۆژوو دەبێتن، ئەم ڕۆژووگرتنەی وای لێ دەکات کە هەست بە لاوازی و بێتاقەتی کەسی نەخۆش بکاتن. کاتێک کە دێتن حەج دەکاتن، فەریزەی حەجی وای لێ دەکاتن کە هەست بە بێتوانایان بکاتن، کە کەسێک توانای نییە، کە عاجزە، وای لێ دەکات هەست بەو حاڵەتەی ئەوان بکاتن. کاتێک کە زەکات دەداتن مرۆڤی مسلمان، زەکاتەکەی وای لێ دەکات کە هەستی ئەوەی لا دروست ببێتن کە هەست بە دەستەنجی و بەنەداری کەسی محتاج و کەسی پێویست بکاتن. اینجا هەروەها تەماشا دەکەی نوێژکردنی لە مزگەوت. مرۆڤی مسلمان کاتێک کە لە مزگەوت نوێژی جەماعەت دەکاتن، ئەم نوێژە جەماعەتەی جومعەکردنەکەی وای لێ دەکات کەوە فێری ئەوەی دەکاتن کەوە هاوکاری خەڵکانی تر بکاتن، خەڵکانی پێویست بکاتن لە میانەی کارکردنی بە گروپ، وەکو دەڵێن لە میانەی جەماعەت و گروپێکدا. چونکە مزگەوت ئەومان کاری بە گروپ و کاری کۆمەڵکاریمان فێر دەکات مزگەوت، کەواتە لە مزگەوتدا فێری کاری بە کۆمەڵ و هاوکاریکردنی کەسانی تر دەبێت. چۆن هەموو پەرستشەکانی ئیسلام هەمووی فێری هەستکردن بە بەرپرسیارەتیمان دەکەن. و هەروەها یعنی ئەگەر ببین تەماشاکەی شوێنی نشینگەی یەتیم و بێوەژنان و خانوبەرەی ئەوان، شوێنی نیشتەجێبوونی ئەوان وا لە مرۆڤی مسلمان دەکاتن کە هەست بە بەرپرسیارەتی بکات و محاولەی ئەوە بکاتن کە ئەو بارودۆخەی لەسەر ئەوان سووک بکات و بارودۆخی ناخۆشیان لەسەر لا بباتن و محاولەی چارەسەری بکاتن. بۆیە خۆشەویستان، هەر هەستکردن بە بەرپرسیارەتی صفاتێکە مرۆڤی مسلمان پێیەوە ڕازاوەیە. هەستکردن بە بەرپرسیارەتی عەقیدەی ئێمە دەپارێزێتن. بەڵێ، پارێزەری عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامیە. هەستکردن بە بەرپرسیارەتی خۆشەویستان هەستکردنە بە واجبێک کە ئەم واجبە وەکو دەڵێن تەفکیری کەسەکە، بیرکردنەوەی کەسەکە ڕاستەڕێ دەکاتن، ڕاستی دەکاتەوە، بەرەو ڕێگایکی ڕاست ئاراستەی دەکات، هەروەها ڕەفتاری کەسەکە و قسە و کردارەکانی هەمووی ڕاستەڕێ دەکات بەرەو حەق و بەرەو ڕاستی. بۆیە مرۆڤی مسلمان کاتێک کە هەست بە بەرپرسیارەتی دەکات، هەموو ئەوەی کە لێوە دەردەچێتن لە قسە و کردار و گفتاردا هەمووی واتا و مەبەستی خۆی هەیە،
واتە هیچ شتێک ناکات کە مەبەستدار نەبێتن و هیچ شتێک ناڵێتن کە مەبەست و معنای خۆی نەبێتن. بۆیە هەموو شتەکانی مرۆڤی مسلمان کاتێک کە لەو هەستەوە دەردەچێت لە هەستی بەرپرسیارەتی هەمووی واتادارە و هەمووی بە مەبەستەوە دەیکاتن. بۆیە خۆشەویستان هەستکردن بە بەرپرسیارەتی وەکو دەڵێن مەزهەڕێکە و نیشانەی ئەوەیە کە مرۆڤ هەست بە گەورەی خۆی پەروەردگار بکاتن. بەڵێ بریتیە لە دەربڕینێک لە ملکەتبوونێکی ڕازگۆیانە بۆ خۆی پەروەردگار و هەروەها ئەمە تایبەتمەندیەکە تایبەتمەندی مرۆڤی مسلمانە لە پەیوەستبوون لەگەڵ خۆی پەروەردگار بەو سیفەتە سیفەتی بەرپرسیارەتی و هەروەها خاڵی دەستپێکی کارەکانیەتی لە پێناو خۆی پەروەردگاردا. بۆیە خۆشەویستان هەستکردن بە بەرپرسیارەتی ئەو پڕوشکەیە یاخود ئەو پریسکەیە ئەو پریسکە ئاگرینەیە کە شۆڕش دەکاتن بە سەرگەندەڵیدا بە سەرفەساددا. بەڵێ هەستی بەرپرسیارەتی شۆڕشێکی گەورەیە بە سەرگەندەڵی و فەساددا. هەموو جۆرەکانی گەندەڵی بە هەر جۆر و بە هەر شێوازێک بن لە هەر وڵات و لە ناو هەر ملەتێکدا بن بە هەستی بەرپرسیارەتی دەکرێت شۆڕش بەسەر گەندەڵیدا بکرێتن. بەڵام بە پێچەوانەوە خۆدارنین لە هەستی بەرپرسیارەتی خۆتزیینەوە لەو هەستە بریتیە لە ئەمە نیشانەیەکە لە نیشانەی کەسانی دووڕوو کەسانی منافق و دەجال خوای گەورە پەنامان بداتن. بۆیە خۆشەویستان ئەو هەستی بەرپرسیارەتی یەکێکە لەو کارانەی کەوا ئاینی پیرۆزی ئیسلام شریعەتی ئیسلامی پێی هاتووە و یەکێکە لە بنەما سەرەکیەکان وەکو دەڵێن مقەوەماتە سەرەکیەکان بۆ هەستانەوەی هەرگەل و نەتەوە و کۆمەڵگایەک. ئەگەر هەرگەل و کۆمەڵگا و نەتەوەیەک دەمانەوێتن هەستێتەوە ڕاوەستێتن لەسەر پێیەکانی خۆی پێویستە ئەم هەستەی لەلا دروست ببێتن. بۆیە ئەگەر ئێمە سوور بین لەسەر دروستبوونی هەستی بە بەرپرسیارەتی لە لای تاکەکانی کۆمەڵگادا تاکەکانی مسلماندا و ئێمە بەو شێوەی کەوا پێویستە جێبەجێمان کرد ئەو هەستە و نەوەکانی خۆمان منداڵەکانی خۆمان لەسەر ئەو هەستە پەروەردە کرد بەڕاستی ئێمە ئەو کاتە توانیتمان کەوا عبودیەت و بەندایەتی خوای پەروەردگار بە جوانی جێبەجێ بکەین. بەڵێ توانیتمان فەرمانەکانی خوای پەروەردگار و قەدەغا کراوەکانی خوای پەروەردگار بە تەواوی توانیتمان فەرمانەکانی جێبەجێ بکەین و خۆمان بپارێزین لە قەدەغە و سنوورە قەدەغە کراوەکانی خوای پەروەردگار و ئەو کاتەش ئەگەر وامان کرد طبعاً پاداشتێکی گەورەی خواییمان بەدەست هێناوە. بۆیە بۆ ئەوەی لە کۆمەڵگای ئێمەدا خۆشەویستان ئەمنی کۆمەڵایەتی ئاسایشی کۆمەڵایەتی بەرقەرار بێتن و بۆ ئەوەی ئاسایشی خێزانی تاک کۆمەڵگا ئەمانە هەمویان بەرقەرار بن پێویستی بەوەیە کە نەوەیەک دروست ببێتن نەوەیەک سەر هەڵبداتن کە ئەو نەوەیە و ئەو تاکە هەست بەوە بکاتن کە ئەو قیمەتی هەیە لە کۆمەڵگادا ئەو تاکێکە بەهای هەیە لە ناو کۆمەڵگای خۆیدا و هەست بە بەختەوەری بکاتن بەڕاستی. اینجا ئەگەر مرۆڤ هەستی بەرپرسیارەتی هەبوو بەڕاستی هەستی بەرپرسیارەتی قووەتێکی حەقیقیە هێزێکی ڕاستەقینەیە وا لە مرۆڤ دەکاتن کە توانای هەبێتن لەوەی کە بگات بە ئامانجەکانی خۆی واتە هەستی بەرپرسیارەتی وا لە مرۆڤ دەکاتن کە مرۆڤ ئامانجەکانی خۆی بپێچێتن و بگات بە ئاوات و بە خۆزگەکانی خۆی. بۆیە هەموو ئەوەی کە تاکووە کۆمەڵگا تەحملی دەکاتن واتە هەڵی دەگرێتن لە وەزیفەی ژیان لە وەزائیفی ژیانی چ دنیایی بیتن چ دینی بێتن ئەمە هەمویان بەستراوەتەوە بەوەی کەوا ئێمە تا چەندە هەست بە بەرپرسیارەتی دەکەین واتە بە هەموو جۆرەکانی بەرپرسیارەتی جا بەرپرسیارەتی گەیاندن بێتن ئەگەر لەلایەنی دینیەوە دەڵێ
تەبلیغکردن بێتن، چ بەرپرسیارەتی وەکو گوتم ئاینیە، بەرپرسیارەتی خێزانیە، بەرپرسیارەتی سیاسیە، ئاسایشیە، قانونی و یاساییە، یعنی بە هەر شێوازێک بە هەر دەربڕینێک دەڵێ هەر بەرپرسیارەتیەک بێت، چونکە بەبێ هەستی بەرپرسیارەتی بەڕاستی مانایەک بۆ ژیان نامێنێتەوە. بۆیە وەکو گوتم جارێکی دیکە دووبارەی دەکەمەوە، یعنی ئەگەر ئەم هەستە دروست نەبێتن لەلایەن تاکەکانی موسڵمانەوە، لایەن تاکەکانی کۆمەلگایەوە بەڕاستی ژیان تام و بۆن و ڕەنجی نامێنێتن. بۆیە خۆشەویستان، بەرپرسیارەتی چ تاک بێتن، چ کۆمەلگا بێتن، و چ پەیوەست بێتن بە مرۆڤەوە، چ پەیوەست بێتن بە هەر شتێکی ترەوە. طبعا ئەمانە هەمویان مەرج و مواسەفاتی خۆی هەیە، وەصف و صیفەتی خۆی هەیە، و ئەم شەرطانە، ئەم مەرجانە، ئەم مواسەفاتانە طبعا ئەو کاتە دیاری ئەکرێن لەژێر تیشتی ئەو بەرپرسیارەتەی کە دەدرێتە سەر شانی ئەو کەسەی کە بەرپرسیارەتی پێدەستپێرێتن، یعنی تا چەندە ئەو کەسە لێوە شاوەیە کە ئەو بەرپرسیارەتی بسپێردێتن. بۆیە ناکرێت، دروست نییە تۆ مەسەرەن بۆ نمونە لەگەڵ ڕێزماندا شوانێک بینی، تۆ یعنی بەرپرسیارەتێکی ئەوەندە گەورەی پێ بسپێری کە لە توانای ئەو نەبیت دوایش بێی گلەی لێ بکەی، دوایە بێی گازاندەی لێ بکەی، شکایەتی لێ بکەی، بڵێ وەڵا ئێمە بەرپرسیارەتیمان بە تۆ سپاردووە بەڵام کەسی بەرپرسیارەتیەکەی خۆت بە جوانی جێبەجێ ناکەی. بۆیە یعنی هەر کەسێک پێویستە بە پێی مواسەفات و بە پێی صیفات و مەرجەکانی خۆی، بە پێی قابلیەت و لێوەشاوەی خۆی بەرپرسیارەتی پێ بسپێردێتن. هەر کەسە بە پێی لێوەشاوەی خۆی، بە پێی ئەو ئیشە و توانای خۆی پێویستە بەرپرسیارەتی پێ بسپێرێت، و بە پێی ئەو تواناش پێویستە لێ پێچینەوە و گلەی و گازندەی ئاراستە بکرێتن. ئەگەرنا ئەو کاتە عەدالەت نابێتن کاتێک کە تۆ ئیشێکی قورسترت بە کەسێک سپاردێک کە شایانی ئەوە نییە، دواش بەی گلەی ئەوەی لێ بکەی کە نەیتوانیوە جێبەجێی ئەرکەکەی خۆی بکاتن. بۆیە خۆشەویستان، بەڕاستی گرنگترین بەرپرسیارەتی بریتیە لە بەرپرسیارەتی بەرامبەر خالق، بەرامبەر خوای پەروەردگار، وەکو خوای پەروەردگار دەفەرمێ ئینا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان. طبعا همو جمهور مفسرين أفرمون أو أمانة هەموو وەزیفەکانی دین ئەگریتەوە. بۆیە یەکەمین بەرپرسیارەتی مرۆڤ ئەوەیە بەرامبەر خوای خۆی، خوای پەروەردگاری پێویستە ئەو هەسەی لە هەبێتن، بزانێتن بەرامبەر خوای پەروەردگار بەرپرسیارە. اینجا لە ئیسلامدا بەڕاستی خۆشەویستان بەرپرسیارەتی مەسئولیەت بەڕاستی تەکلیفە، تەشریف نییە، واتە بەرپرسیارەتی ئەوەندەی ئەرک و بارێکی قورسە بەسەر شانی مرۆڤدا، ئەوەندە ڕێز و تەشریفاتی نییە و بۆ خۆ گەورەکردن و بۆ خۆشگوزەرانی نییە. بەڕاستی کەسی بێ ئاگا و غافڵ نەبێتن لە خوای پەروەردگار، وەکو دەڵم پێشبڕچێ ناکاتن لەسەر ئەو بەرپرسیارەتیە و لەسەر بەرپرسیارەتی دنیەوی، چونکە بەڕاستی ئەگەر مرۆڤ بزانێتن ڕۆژی قیامەت طبعا حاڵی مەسئولین، حاڵی بەرپرسان چۆنە بەرامبەر خوای پەروەردگار، کاتێک کە ڕادەگیرێن بەرامبەر خوای پەروەردگار ڕادەگیرێن و پرسیاری قورسیان ئاراستە دەکرێتن، و ئەو کاتە دەوروبەرەکانی خۆی ئەو حەشەم و خەدەمانەی کە لە دەوری بەرپرسەکە هەن بەڕاستی هیچ سوودێکی پێناگەینن ئەو ڕۆژەی کەوا خوای پەروەردگار لە هەموو شتێکی گەورە و کچکەلەی دەپێچرێتەوە. خۆشەویستان، بەرپرسیارەتی ڕاستە، ئەرکێکی پیرۆزە ئەگەر ئینسان بە حەق و مافی خۆی بداتێ، ئەگەر مافی خۆی بە تەواوی پێ بدرێتن بەرپرسیارەتی ئەو کاتە بەڕاستی حەقێکی وەکو دەڵێن پلێکی گەورەی، یەکێک لەو سنفانێکەوە ڕۆژی قیامەت دەستنەژێر سێبەری عەرشی خوای پەروەردگار، یەکێکیان ئیمامون عادیلە، واتە دەستەڵاتدار و حاکمێکی دادپەروەر. ئەگەر دادپەروەر بێتن بەڕاستی پلەپایەکەی گەورەیە، بەڵام ئەگەر بەو مەرجەی دادپەروەری جێبەجێ بکات. بۆیە مەسئولیەت ئێمە دووبارەی دەکەینەوە ئەوەندەی تەکلیفە تەشریف نییە. پێویستە کەسی موسڵمان کاتێک کە بەرپرسیارەتی وەردەگرێت
با هەوڵدا وەریگرێتن بۆ ئەوەی نەکەوێتە دەست خەڵکانی خراپ و کەسانی نالێوەشاوە، بەڵام کاتێک کە وەریگرت دەبێ ئەوەی لە یاد بێتن کەوا بەرپرسیارەتی ئەرکێکی قورسە، بەرپرسیارەتی بەڕاستی لێپێچینەوەی گەورەی لە دواوەیە و بۆ جیرفانپڕکردن نییە، بۆ ئەوە نییە کە سەروەت و سامانی پێکۆکەوە بۆ ئەوەی کە لە ناو خەڵکدا ناوبانجی پێپەیدا بکەی. دەبێ مرۆڤی مسلمان ئاگای لە هەموو ئەو خاڵانە بێتن، ئەگەرنا پەنا بەخوا ئەو کاتە بەرپرسیارەتی ئەوەندەی دەبێتە عەزاب و سزا بۆ ئەو جۆرە کەسانە، ئەوەندە نابێتە نیعمەت، واتە ئەوەندەی دەبێتە نیقمەت نابێتە نیعمەت. بۆیە خۆشەویستان صفاتی بەرپرسیارەتی صفەتێکە وەکو دەڵێن لەگەڵ خاوەنەکەیدایە لە کاتێکی دیاریکراودا، صفاتێکی متەلازمە لەگەڵ مرۆڤدایە، پەیوەستە لەگەڵ مرۆڤ لە ماوەیەکی دیاریکراودا. واتە دوو سەری هەیە بەرپرسیارەتی، بیدایەتی هەیە، سەرەتای هەیە و کۆتایی هەیە. سەرەتایەکەی لەو کاتەیەوە دەست پێ دەکات کاتێک کە شتێکت پێدەست پێردرێتن، وە کۆتاییەکەشی لێرە کۆتایی پێدێتن کاتێک کە ئەو شتەی کە خاوەنکارە یاخود هەر خەڵکە هەر کەسێکە شتێکیان بە تۆ سپارد، تۆیان کردە بەرپرس لەسەر کارێک، تۆ ئەم ئیشت تەواو کرد، حیساباتەکەت تەواو کرد، دەی حیسابەکەت تەسلیم دەکەیەوە، ئەلێرە کۆتایی بە بەرپرسیارەتەکەی تۆ دێتن. خۆشەویستان، لە ئیسلامدا بەرپرسیارەتی یعنی مرۆڤی مسلمان بەڕاستی مکەلەفە، بەرپرسە، مەسئولە لە هەموو ئەو شتانەی کە توانای بەسەردا هەیە. مسلمان هەر شتێک کە توانای بەسەردا هەبێتن، هەر شتێک کە توانای تەسەڕف تێداکردنی هەبێتن، ئەوە بەرپرسە بەرامبەر ئەو شتەی. یواتە بە هەر شێوازێک بتوانی تەسەڕف لە شتێکدا بکات، بتوانێتن سوڵتە و دەسەڵاتی بەسەر شتێک هەبێتن، جاچک بەرپرسیارەتی تاچی بیتن یان بەرپرسیارەتی جۆرا و جۆر و وەکو بە گروپ و کۆمەڵ بێتن. کەواتە بەڵام گرنگترینیان بەرپرسیارەتی ئیمامە، بەرپرسیارەتی دەسەڵاتدارە بەرامبەر ڕعیەتی، بەرامبەر خەڵکەکەی، و هەروەها بەرپرسیارەتی خەڵکیشە بەرامبەر دەسەڵات، هەردووچیان بەرپرسیارەتیان هەیە بەرامبەر یەکتری. بۆیە بەڕاستی دەبێ مرۆڤی مسلمان هەمیشە ئەو هەستەی لەلا بێتن، چڕاعیەتە، هەردووچیان پێویستە هەست بە بەرپرسیارەتی بکەن. تەماشای خۆشەویستان ئەلێرە کۆتایی بەوە دەینم چکە کاتمان کەم ماوە. تەماشای ئیمامی عومەر کەن ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێتن. کاتێک کە خەلیفەی مسلمانان بوو، ڕۆژێک لە ڕۆژان وەفدێک لە عێراقەوە ئەچیتن بۆ مەدینە. ئیمامی عومەر ئەو کاتە خەلیفەیە، و ئەو کاتێک کە وەفدەکە ئەچێتن یەکێکیان لەگەڵ بوو، ناوی ئەحنەفی کوڕی قەیس بوو. ئەحنەف بەرپرسی وەفدەکە بوو، طبعاً کەسێکی گەورە بوو لەناو ئەو وەفدەی عێراقدا. کاتێک کە چوون ئیمامی عومەریان بینی، ئیمامی عومەر تەماشاکەن چلەکانی خۆی ئەوە کردو، هەڵداوەتەوە دەبەر پشتی ناوە و خەریکە شوێنی بزن و مەڕ و وشتر و ئەوانە پاک دەکات و خەریکە خزمەتیان دەکات و خەریکە دەیان لە وەڕێنێت و خزمەتی وشتر و مەڕ و بزنەکانی دەکرد. کاتێک کە ئەحنەف و ئەوانە گەیشتنە وەفدەی عێراق، تەمام چاویان ئەبڵاق بوون بەو حاڵەتەی کە ئیمامی عومەری تێدا بوو و پێیان سەیر بوو زۆر. دیار بوو ئیمامی عومەریش یەکسەر بە ئەحنەفی گوت کە بەرپرسی وەفدەکە بوو، گوتی ئەی ئەحنەف تۆ جلەکانت دانێ و وەرە یارمەتیم بدەم. دیار بوو یەکێک لە وەفدەکە گوتی ئەی ئیمامەوە چه حاڵەکە تۆ تێدای، بۆ فەرمان بە عەبدێک ناکەی، بە بەندەیەک ناکەی کە بێت خزمەتی ئەوانە بکات و یعنی پێی ناخۆش بوو لەو ئەو پیاوە و پیا و ماقوڵە یاخود ئەو کەسێک کە لەناو ئەو وەفدەدا بوو. طبعا ئیمامی عومەر زۆر تووڕە بوو، گوتی چێ لە ئێمە عەبدتر هەیە ئەی فڵان، چێ لە من و ئەحنەف عەبدتر هەیە، ئێمە لە هەمومان بەندەترین، بەڵێ ئێمە بەندەین بەرامبەر ئەو خەڵکەش. سەید القەومی خادیمهم، گەورەی خەڵک دەبێ خزمەتکاری خەڵک بێتن. بەڵێ ئەها پێشینانی ئێمە، سەلەفی ئێمە ئەبە و جۆرە هەستی بەرپرسیارەتیان هەبوو، بۆیە هەم کۆمەڵگان بەختەوەر بوو، هەم خەڵک بە بەختەوەری ئەژیا و کۆمەڵگایەکی پڕ ئەمن و ئەمان و خێر و خۆشی بوو. خۆشەویستان، هەستی بەرپرسیارەتی لەگەڵ باوەڕی مرۆڤ زیاد دەکاتن، واتە چەندە باوەڕ زیاد بێ ئەوەندە هەستی بەرپرسیارەتیشت لەلا زیادە، چەندە کەم بێ ئەویش کەم دەکاتن.
وكو پیغمبری خوا علیه الصلاة والسلام دفرمتن كلكم راع وكلكم مسؤول عن رعيتي او هستا هتا ايمانك برستر بيتن او هستا زياتر دبيتن تماشاي عبد الله كوري امي مكتوم كان طبعا يكك لما ترسيدار ترين خوشويستان ظاهره وديارده لسرتاكو كوملغا اويا كبمبالات بي واتا شت پش جوێ بخەی گوێ نەدەیە شت ئەم گوێ نەدانە هەست نەکردن بە بەرپرسیارەتی نەبوونی هەستکردن بە بەرپرسیارەتی ئەم هەستە نەبوونی ئەم هەستە مەترسیدارترین شتە و بە پێی زانستی دەروون ناسیش طبعا ئەمە حاڵەتێکی وجدانی سلوکیە ڕەفتاریە ئەمە مانای ئەوەیە کاتێک کە دەڵێ کەسێکی بێمبالاتەواتە کەسێکە بەبێ گرنگی پێدانە کاروبارەکانی ژیانی خۆی ئیش دەکاتن بڵین تەسەڕوف دەکاتن مامەڵە دەکاتن ئەو کەسە جا چ ئەو شتانە لە ژیانی خۆی دابیتن یان ڕووداوی گشتی بن وەکو مەسەلەی سیاست حتا ئەگەر ئەو ڕووداوانەی کە لە سیاسەتیشدا ڕوودەدەن ئەگەر لە بەرژەوەندی ئەویش نەبن ئەگەر ژیانی ئەویشی پێ بکەویتە مەترسیەوە گوێ ناداتێ هاجا ئەم هەستە بەڕاستی هەستێکی مەترسیدارە کە لەلایەن تاکیان کۆمەلگاوە کاتێک دروست ببیتن لە کاتێکدا تۆ دەتوانی گۆڕانکاری بکەی لە کاتێکدا تۆ دەتوانی هەڵبستی گۆڕانکاری بکەی بۆیە گرنگکە وەکو عەبدوڵای کوڕی ئومی مەکتوم لە کۆتاییدا دەڵێم ئەم هەستەمان هەبێتن عەبدوڵای کوڕی ئومی مەکتوم کە سەحابەیەکی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام لە یەکێک لە غەزەواتەکاندا لەگەڵ فورس لەگەڵ فارسەکان طبعا صحابي جيش إسلام كاتك كبريكا وعبد الله نابينابو هردو تساوي لهردو تساوي نابينابو هيتي نابيني بعد جيش مسلماناني قلت منيش لقال ايودم قلت يعني اي عبد الله تو نابيناي ديت سوريا كتبه قلت من رشايتي ايوه زيادة كم وعتا هرتسنة بتاكك زيادة بلا زي الشكا وقلت اگر هاتمەوێش گوتیان باشە بەس لەوێ چکارێکەکەی تی لەوێش ئاڵاکەم پێ بسپێرن هەڵگرتنی ئاڵای جێیش چونکە گوتی من نابینام من ناتوانم بۆ هیچ شوێنێک ڕابکەم من ئاڵایەکە بەردەوامم پێ ئەبێتن بۆ ئەوەی ئێوە سەرکەوتن بەدەستبێن و من لە جێی خۆم نابزوم چونکە نابینام بەو هەستەوە ئیشیانە کرد و فعلا عەبدوڵڵا ئاڵاکەی هەڵگرت و حەتاکو شەهید نەبوو لەو جەنگەیە لە جێی خۆی نەجوڵە خۆشەویستان ئەگەر ئەو هەستەمان هەبێتن دەتوانین کۆمەلگامان و خۆشمان بەرەو خۆشی و بەرەو بەختەوەری هەنگاو بنین و پێویستە مرۆڤی مسلمان ئەو هەستە بە جوانی بەڕاستی لە ناو ناخیدا ئەگەر نەش بێتن پێویستە گەشە بکاتن خۆشەویستان لێرە گەیشتینە کۆتاییە مەڵقەیە تاڵقەیەکی تر و ڕۆژێکی نوێ لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتتان شادەبمەوە لای ئێوەمان خۆش خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه